لە ڕۆژانە پێشڕوو کەڵامە جەمیشت کوردان کە لەلایەنم من و ئەنووسرێت و بە ڕەحبەریەتیە قیامە ئاخێزە کوردان قیامەکات بۆ یەکەم جار لە تاریخە عەلەنەن جەریانێکی ئینقلابی لەناو دڵە مەردمە بەرامبەر بە دەسەڵات بەرامبەر بە نەزمە تازەی جیهانی ئیعلامە وجودە مەیدانی ئەکات و هەموو کەرەستەکانە خۆی بەکاردێنێت لە ڕۆخاندن ئێوە ترازاندن و نابودکردنە ئەم سیستەمە بەڕبەڕیەتە وەحشیە جنایەتکارە نێئۆلیبراڵیە. زەرورەتە ئەم دیبەیتە کە بۆ سەرکردەکانە حکوومەتە هەرێم و مەسئولەکانە حکوومەتە هەرێمە پێش لە وەدەرهاتنە مەکتوبە کەڵامە جەمیشت کوردان یان تۆ بیگرە مانیفێستی ئاخێزی کوردان ئاخێزنامەی کوردان تەرحە دەلائلێک ئەکرێ کە بۆ ئەم ئاخێزە یعنی هەستانەوەی بەمەبەست تۆ بڵێ ڕاپەڕین زەروریە و ئەولەویەتی هەست و چۆن جەریانێک بۆ ئەوەڵین بار لە تاریخە بە شێوەیە عەلەنی ئیعلام ئەکات بە سیستەمە دەوڵەتانە کۆرپرێتیە منتەقە و ئێوەی داردەسە نظامە سوڵتەی جەهانی و نۆکەرەکانی کە عەلەنەن ئاشکارەن بە ئەهرۆمەکانە خۆتان لێتان ئەدرێت و ئاخرین ڕێگا و ڕێگای نەهایی ڕاماڵینی ئێوە دەستگیرکردنی ئێوە و محاکمەکردنی ئێوەس. ئێمە ئەبیسین دەنگە شەقام، ئێمە ئەو دەنگانەی کە هدایەت ئەکرێن لە ژێرە ناوە ناڕزایەتیە ئەبیسین، بەڵام بۆ خاتری ئەوەی کە تۆ بزانی مەبانیە تئۆریکی هەست و بۆ خاتری ئەوەی کە تۆ بزانی تۆ ڕیفۆرمت تیان ناکرێت و تەنها ڕێگە هەڵتەکاندن و ڕۆخاندنی سیستەمی چەپەڵی ئینسان کۆیلەکەری کورد نابودکەری ئێوەس بۆ ئازادی و بۆ گەیشتنە بە ژیانێکی ئینسانی وە کوردانە. هەر بۆیە ئێمە لە تەرحە مەسائلە خۆتان دەست پێ ئەکەین لەوانەی کە ئێوە باسی ئەکەن کەوتووەتە سەر زارە خەڵکی شتێک بەناوە گەندەڵی وەجزی. با ئێمە ئەم دوو مەفهومە گەندەڵی وەجزیە بکەینەوە خەڵکێکی نەخوێندەوار لە بوارە سیاسەت لە بوارە ئابووری مەبەستی چییە وەختێ ئێژێ تۆ دزی تۆ گەندەڵی و کاتێ خۆتیش ئێژی دزی و گەندەڵی تابینە قاقامان هاتووە مەبەستتان چییە؟ و ئایا لەناوە ئەم سیستەمەی دەوڵەتی دەستکردی عێراقی لەلایەنە ئەمریکاوە بنبڕکردنە ئەم دزی و گەندەڵیە موجودە، ئەم سیستەمە توانە ڕیفۆرمی هەست، دا ئێمە بزانین ڕیفۆرم چییە و تۆ ڕیفۆرم لەکوێ ئەەکەی؟ گەڵاڵیە خواستەکانە مەردم ئەو جەناڕزایەتیە مەردم وا لەکوێ دەستەبەندی ئەکرێ تا تۆ چه ڕیفۆرمێ گەرەکتە بکەی؟ بزان بۆ خاتری ئەوەی کە من مطمئنم ئەکسەریەتە ئێوە کۆمەڵێک بێسەوادە دەهاتی بە معنای کەسانێک کە تەرەفدار و پارێزەرە وەزعیەتە موجودن
بە شۆفڵ لە جێی خۆتان تەکان ناخۆن و حەز ئەکەن ئەم مۆقعیەتە وا بمێنێتەوە. داهاتی بە ئەو معنە، بەو معنایی کە مارکس لە مانیفێستەکەی خۆیان ئێژێت بورژوازی بەلاهەت و سەفاحەتی داهاتی لەبین برد. بەو معنە یعنی کابرای سەرڤەنتی ڕەعیەتی جووتیاری وا دڵی خۆش کردو بە نۆکەریە ئەرباب بە زۆر لە جێگەکەی خۆی کەند. مارکس بەوە ئێژێ بەلاهەتە داهاتی. هەر بۆ خاتری ئەوانەتانەوە ئەکسەرەن لەسەر کۆڵەکەیە چەپە دەستکرد هاتگن. هەر بۆ خاتری ئەوەی ئەم قسە بسەلمێنم بەسەرتانە با بزانی مارکسیزم فرە سەریعتر، فرە زووتر لە ئەدیان وەکو ئیسلام وەکو مەسیحیەت بە قوژبنە ئەم دنیا گەڕیا و تەبدیل بوو بە تەنها ئاڵتەرناتیڤە سەرمایەداری. سوال: ئەگەر مەسیحیەت سەوارە بەر سیستەمە دەستگاهە ئیمپراتوریەتە ڕۆم بوو بە دینێکی جەهانی، ئەگەر ئیسلام سەوار بە شمشێرەکەی سەعد وەقاس و عەرەبە بیابان گەردە شمشێر کێش حتا ئەندەلۆس چوو، ئەی مارکسیزم سەوارە بەر کامە سیستم حتا دواکەوتوترین لادێکانە ئەم گۆی زەمینە بۆ تەمامە بەشەریەت لە یابان و تا ئێلکوادۆر چوو. سیستەم بردی یا خۆی چوو. مبەشرین و مفەسرینە مارکسیزم بریەن یا سیستەم بردی دوای مەرگە مارکس لە 1883. بۆ خاتری ئەوەی بزانین مەردەمە ئێمە مەبەستی چییە لە دزی، ئێشێ بزانین ئێوە چی ئەدزن و بۆ خەڵک ئێژێ دزی وەکو ئێوە ئێشێ تێڵا تڕێن بکرێ، ئێشێ ئیعدام بکرێ، ئێشێ زەبتە ماڵ بکرێ، ئێشێ زەبتە گیان بکرێ. بۆ ئێوە چی ئەدزن؟ بۆ خاتری ئەوەی لەمە تێبگەین ئێشێ بڕۆینە سەرە مەبانی اقتصادی ئابووری. هەر جامعەیەک لە شێوەی بەرهەمهێنان و کارکردنە خۆیە بە شتێک ئەگا بە ئینگلیسی پێی ئێژن سورپلاس. بە فارسی تەرجمە کریاگە بە ئەنباشت. من نازانم ئێوە بە فاسۆمی چی پێ ئێژن، یعنی زیادە لە حەدی مەسرفکردنی شتێک. بۆ خاتری ئەوەی من ئەمە نازانم کە بە فاسۆمی ئەوێت و چی ئێشێ تەوزیحی بدەم. من یەک نەفەرم کە ئەتوانم کارکەم، بەڵام کە کار ئەەکەم بەقەدەر خۆم بەرهەم ناهێنم. بۆ لەبەرەوەی ئەو کۆمەلگاتیا ژیان ئەەکەم مناڵی شیواتیە، پیرەژن و پیرەمەردی شیواتیە، سەقەت و نەخۆشی شیواتیە، نە مناڵ نە پیرەژن و پیرەمێرد نە سەقەت نە ئەوانەی وا قەرارە ببن و لە دایک بوون تەوانە کارکردن و هێزە کارکردنیان نییە. بۆیە من ئەگەر بەرهەمتێرم دەبێ بە ئەندازەی 20-25 ورگ بەرهەم بێنم، نە ورگێکە ورگە خۆم بێ. منێکە یەک نەفەرم و یەک ورگم هەست، یەک سکم هەست، ئێشێ بۆ 24 سکی تریش بەرهەم بهێنم. پیرەژن، پیرەپیا و سەقەت، جیلی تازەیە کە تێتە دنیا، مناڵێک کە تێتە دنیا، مناڵێک کە مناڵە و ناتوانێ کارکە. ئەمە لە هەموو کۆمەلگایەکی بەشەری و بووە بەمە ئێژن بەو 24 نەفەرە خۆراکەی کە من بەرهەمی هێنم یان ئەو بەرهەمەی کە ئەیهێنم بۆ 24 نەفەرە ئێژن سورپلاس، یعنی ئەم باشت. یعنی ئەم باشت. هەر ئەم باشتەسە
کە لێو دوا خەڵک بیری لێ ئەکاتۆ چۆن مەسروفیکە، بیدا بە مناڵ، بیدا بە پیرەژن و پیرە پیاو، بیداد بە گۆرانی بێژ، بیداد بە شاعیر، بیداد بە نووسەر، یەکێ کولتوری بۆ دروستکە، یەکێ موسیقی بۆ دروستکات، بیر لەوە ئەکاتۆ کە بیدا بەکێ. پەس هەر کۆمەڵگایەک حەدێکی زیاتر لە نیازی خۆی بەرهەم ئەهێنێت لە کار. هەر ئەمەسە مەسەڵەن لە جێگەیەکە هەر ئەم باشتەسە کە ئەبێ بە کاخە باکینگهام پالاسە مەلەکە لەگرا ئیتفاقێکە کەفێ. ئەوش ئەمەسە قسەوا لەسەر ئەمەی کە ئەم باشتە ئەکەوێتە دەسە کێ کە ئەو کەسە بڕیاری لەسەر ئەدا چۆنی خەرج کات. لە هەرێمە هەموو بنەمایەکی ئابووریە خەڵک لە بین چووە، لەبەر ئەوەی خەڵکی کورد دەبوایە دەسی لە هەموو شتێک کە ئەیکرد بە ئینسان و بە کورد ببڕێ، دەسی لە زەمین ببڕێ، دەسی لە شێوەی بەرهەمهێنانی خۆی ببڕێ، بمێنێتەوە و خۆی. بەڵام خۆ لە کۆمەڵگای ئێمە لەسەر سایەی ئێوە و بە هاوکاریە ئێوە هیچ پێگەیەکی بەرهەمهێنانەوە نییە. ئەی ئەم پارەیە بەناوە ئەنباشت یان سوور پلاس لەکوێتیت؟ ئەمە لە فرۆشتنی ژێرخانی ئەم وڵاتە وەکو نەوت، وەکو زەریبە، وەکو گومڕۆکات لە دەسی ئێوە بە ئینوانی حاکمان کە ئێوە بڕیار ئەدەن ئەم باشتە گشتیە چۆن مەسرەف بکری. بۆیە تۆ لەگرا ئتفاقێکت بۆ ئەکەفێ، تۆ ئەم پوڵە کە مڵکە گشتیە و قەرار لە ڕاستای گەشانەوە و پێشچوون بەختەوەری ئەم خەڵکە، ئەوانەی زەعیف و ناتەوانن کارکەن، ئەوانەی وا لە بەشە کولتورا کارەکەن، ئەوانەی وا بۆ ئەم مردمە کولتور دروست ئەکەن، ئەقڵ بەرهەم ئەهێنن، ئەوانەی وا بۆ ئەم خەڵکە سەروەری و گەورەیەک بەرهەم ئەهێنن، دەبێت بەشدار بن لە ئەمە تا کۆمەڵگایە بە قەوام، بە سەقام و بە قودرەت خۆی بگات. ئێوە دزن چی ئەدزن؟ ئێوە ئەم سوورپلاسە ئەدزن بەجێ ئەوەی کە خەرجی کۆمەڵگایکەن، خەرجی بنەماکانی کۆمەڵگایکەن، جەمعیەتە کۆمەڵگایکەن، خەرجی کولتورە کۆمەڵگایکەن، خەرجی ئەمنیەتە کۆمەڵگایکەن. لە بەرامبەری دوژمنی دەرەکیە ئێوە خەریکی ڕاماڵین و دزینە ئەمەنە. خەڵکە ئێمە ئەکەوێتە برسێتی، ئەکەوێتە بێسەقافەتی، خەڵکی ئێمە ئەکەوێتە بچووکی. بۆ چون خەڵکی ئێمە موزیسیەنێکی نییە کە نۆکەرە تۆ نەوێت، ئاستە سەقافەتە کولتورە خەڵکی نەواتە خوارەوە، وەکو ئاوات بووکانی و عەزیز و وەیسی و ئینزیبات کە ڕۆژە حەفلەیە ئینتەخاباتە تۆ وەکو ئەنتەر هەڵخاتۆ بۆ تۆ تەبلیغ بۆ تۆ بکە. لە سەرزەمینە ئێمە باخ دروست نابێت، چایکۆفسکی دروست نابێت. لە سەرزەمینە ئێمە چوون هیچ گرنگیەک بە بەشە هونەر نادرێت، چون ئەرزشە ئەفزوودە ناڕواتە ئەوێ. ئەنباشت سەرڕێژ. بزانە من ئێستا ئینسانێکی کوردیم و بەرهەمی ئەقڵ تێرم بۆ کۆمەڵگای خۆم، لە بوارە سیاسیوە، لە بوارە ئابووریوە، لە بوارە کۆمەڵایەتیوە.
دەبێ کۆمەڵگای کوردەوار بۆ خاتری ئەوەی ببێ بە خاوەنە فیلسوف خۆی لەسەر ڕێژە خۆی مەسرەفە من ئەمسالە من بکات، مەسرەفە گروپە ئۆپۆزیسیۆن بکات، مەسرەفە هێزەکانی کۆمەڵایەتی بکات تا ئەم کۆمەڵگا سەرامەت دوێت لە جەهانە. ئەم سەرڕێژە کەوتکەسە دەسە بنەماڵەیە مەسعود مسەفا و کەوتکەسە دەسە بنەماڵەیە جەلال حوسامدین قادریە. لەگەڵە مەسئولین و سەرۆک عەشیرەتە دەستیان کردگە بەناوە ئەم سەرڕێژە و ئەم سەرڕێژە ئەدزن سەر لەکوێ دەرتێرێ، سەر لە بانکەکانە ئوروپا، سەر لە هۆتێل و بەناو بیزنسەکانی ئوروپا و ئەمریکا و بریتانیا دەرتێری. کامە چت سەر دەرتێری؟ سەرڕێژ ئەنباشت سوورپلاس. خۆ وەختی ئێژن تۆ دزی یعنی تۆ سەقافەتە مردمێکت دزی، یعنی تۆ مێژووی مردمێکت دزی، یعنی تۆ نانی بەربێشکەکان سەرزەمینە کوردەوارت دزی، تۆ یعنی دڵ ئارامی پیرەژن و پیرەپیاگێکی ئەم سەرزەمینە دزی، تۆ یعنی فرسەتی ژیانکردن و پێکهاوردنی خۆشەویستیت لە گەنجەکان دزی، تۆ یعنی خیاڵ و سەودای گەورەیی، خیاڵ و سەودای بەرهەمهێنەربوون، خیاڵ و سەودای کریتیڤیتی یان خەلاق بوون لە ئینسانە کورد ئەدزی. ئەمەی تۆ ئەیکەی فەقەت سەفتە دۆلار نییە و ئەدزرێ و ئەبێت بە شەوە سوورەکانە، حەفلەکانە، جووتانەیە شەوانە تاریکە ئێوە، بەڵکو دزینی ڕۆحی مردمێکە، دزینی ئیمڕۆ داهاتوو ڕابردووی مردمێکە و ئێوە مەئمور کریاگن، ئێوە هەموو ڕێگەی بەرهەمهێنانتان لە کۆمەڵگای ئێمە داخستگە، یەک ڕێگەتان هێشتگەسۆ ئەویش فرۆشتن نەفت، باج وەرگرتن، تاوان وەرگرتن، گومروکات وەرگرتنە لەم مردمە، سەرانەگرتن، چەتەیکردن، ئینحیسارات لەم مردمە و هیچ دەرەتانێکتان نەهێشتگەسۆ بۆ ئەم مردمە کە ئەم مردمە هەستە بە مرۆڤ بوون بکە. بزانە من هێشتا بە زوانە کوردی لەگەڵ تۆوە، بە زوانە کوردایەتی لەگەڵ تۆ قسەم نەکردە، خەریکم بە زوانە ئابووری تەکتا قساکەم. دێ ئەگەر قەرارە تۆ ڕیفۆرمکەی، لە چی ڕیفۆرم ئەکەی؟ دز ئەگریت کە ئیتر کەسێک دزی نەکا، ئەی چۆن دابەشی ئەەکەی؟ چۆن تۆ سیستەمێک وا بەرهەمهێنریاگە کە ئەم مردمە خاوەنە بەرهەم نەوێت، خاوەنە مالکیەت نەوێت، خاوەنە خەلاقیەت نەوێت، خاوەنە شکۆ نەوێت، تۆ چۆن تێیا تاڵانکردنە سەرڕێژ یان سوورپلاس یان ئەنباشت ئەوە سێنیتەوە؟ چی یاسا بەری پێئەگری؟ چی بەری پێگری؟ شێوەی ژیانەکە ئەگۆڕیت، ئەم سوورپلاسە گشتی ئەخەیتە ناوە حەساوە تەمامە مردمە کوردەوار، تەمامە مردمە کوردەوار ئەکەی بە حاکم خۆت ئەڕۆیتە دواوە، کێ بڕیار ئەدا؟ بۆ تۆ بڕیاردەری لەسرە ئەم سروەتەی خەڵک؟ بۆ تۆ بڕیاردەری وە چی بەر بە تۆ ئەگری تۆ لەمە دزی نەکەی؟ دزی هەرەوە نییە هەڵیگری بیوەی، ئەوەی کە تۆ بەجێ ئەمەی کە خەرجی مۆسیقایکەی ئەیدەی بە گۆرانی ئینزبات ئەنتەرێ لە تۆ ئەنتەرتر هەڵبخاتۆ تا خەڵکی ئێمە ئاستنزم، سەخیف،
بچووک بن لە مۆسیقیە. ئەیدەی بە مشتێک ماساوچی مەسینە هەڵگری بێ دایک و باوک بە ناو ڕووناکبیر و قەڵەموەدەس و ڕۆژنامەوان تا لە ناو سەرزەمین ئێمە. ڕەخنە قەڵەم نووسین بمرێت. تۆ ئەمەی ها بەدەستۆ سەممە و ئەی خەیتە گیانە ئەم مردمە بۆ نابوودیە داهات و ئێستا وەڕابردوویان. تۆ چ ڕێفۆرمێکەکەی؟ خواستە مردمە کورد چییە؟ بزانە تۆ وەختێ بەحسەکەی با مسالێک بێنمەوە. مارکسیزم گەورەترین مهمترین نەغدە بەر سەرمایەداری. تا ئیستە هیچ مەکتەبێک نەیتوانیگە ئەو کۆڵەکە وا مارکس داینیاگە لە ڕەخنەگرتنە لە سەرمایەداریە کەسی تر داینێت، مەکتەبێکی تر داینێت. نەیتوانیگە ئەو کارە بکات. تۆ کە تێتە ناوە ڕێفۆرم، مارکس بەحسەکە کە کرێکاران کە ئەرزشە ئەفزوودەیان لێ ئەوەن لە یەکەم هەنگاوە لەگەڵ ماشێنەکان بەشەڕتێن، لەگەڵ کرێکارەکانی تر بەشەڕتێن، لەو دوا کە خۆیان لە ناو ئیتحادیەکان، سەندیکاکان وە سنفەکانە سازماندەهی ئەکەن، ئەکەونە چەقەچەقکردن تەک سەرمایەدارە. سەرمایەدار بەشێکی زیاتریان پێ بدات لەو بەشەی وا ئەیدزی. ئیستە خەڵکی کوردەوار لە ئێوە داوا ئەکا بەشێکی زیاتر و موچەیەکی زیاتریان پێبن لەو شتەی وا ئێوە ئەیدزن. مەسەڵەن 10 ملیار دۆلارە ئێوە ملیاردێکیان بە خەڵکی نۆی ئەدزن. ئیستە خەڵک ئێژێنە دووی بن بە ئێمە 8 بدزن تا تۆ بێ ئەو یەکەکەی تر بەی. جا تۆ بێژی ئەوە ڕیفۆرمە و بەرم گرت بە. بزانە سەرمایەداری تێت لە ئوروپا بەر لەوەی قیامە کارگەری دەست پێ بکات، ئێژێت ئێمە شتێکمان هەست بە ناوی مینیموم ویج، یعنی کەمترین حەدی معاش. تۆ لەم بریتانیا ساعتی 8 پاون و 25 پنس ئەگەر هەڵە نەبم مینیمۆم وێجتە، یعنی هیچ ساحێوکارێک بە یاسایی ناتوانێت ژێری 8 و 25 بابە کرێکارەکەی خۆی. ئەگەر بیدا ئەڕوان ئەیگرن. ئەمە ڕیفۆرمە لە سەرمایەداریە. سەرمایەداری نەیگرێک بۆم کارە بکە، بەڵام ئەمە هەرگەرەکیسی خەڵکەکە ئارام کات و کە قیام نەکا. ئەژێ تۆ متاڵەباتە ئەس بێ بە حەلیکەین. لەبەرەوەی تۆ نەمری لەبەرسا، لەبەرەوەی لە ژێری ساعاتی 8 پاون کابرا ناتوانێت ژیان کە، ژیانە حیوانیش ناتوانێت بکە. کە مینیموم وەج ژیانە حیوانیە کە تۆ بتوانی خۆت باسەوە دیکەی. خەڵکە هەرێم داوای چیەکە؟ داوای خەڵکە هەرێم داوای کەمترین مەعاش ئەکا، دیاریکردنی کەمترین مەعاش تا تۆ ڕیفۆرمی تیا بکەی. نە، خەڵکە هەرێم داوا ئەکات تۆ بەشێکی زیاتر لە مەعاشی پێبەی. نە، تۆ گەرەکتر لە چی ڕیفۆرم بکەی؟ تۆ بە ناوی کوردایەتی هاتکی، نەتوانی دەوڵەتە کوردی دابنی، نەتوانی لە بەشەکانی تری کوردەواریشە جەریاناتە کوردی بتەوکەیت و نەتوانی پێناسەی کورد بکەی و ئینسانە نەتەوایەتی کوردیش بەرهەم بهێنیت. بە پێچەوانە خەڵکێکە دروست کردگە ناوی کوردتێری ئەزریکێنێ ڕواتە دواوە. تۆ لەمە سەرکەوتوو نەوگی لە ڕوانگەی خەڵکۆ، بەڵام لە ڕوانگەی خۆتەوە بۆ ئەوەی کە کورد نابوودکەی زۆر سەرکەوتوو بووی. ئیسە تۆ ڕیفۆرم لە چی ئەەکەی؟ چۆن حەلی ئەەکەی دروست ئەوێت؟ تۆ ئێژیت کە واگەرەکتە تەرحیب بکەی کە مەسەڵەن شاسوارە ئەولواحی تێریت و
لا خوورتێت و مەسەڵەن ئێوە گەرەکتانە بێژن ئێوە بە سنووقە دەنگدان 4-5 کەس کوڕە پێغەمەر ئەهەنێرن کە ئەمانە دزی نەکەن لەسەر ڕێژەکە جا ئەمانە تێرنی خەرجی کۆمەلگای ئەکەن برسیەکان تێر ئەکەن منداڵەکان گەشە پێ ئەدەن بواری خوێندن ئەبنە سەر و کەرتی کارکردن گەشە پێ ئەدەن بەشی ئەمنیەت ئەپارێزن خەڵکەکە بتەو ئەکەن و ئاکەن کێن ئەم کوڕە پێغەمەرانە کێن ئەم کوڕە پێغەمەرانە وا ئەو بەشەی کە پێی ئێژن ئەنباشت نەک فقط نایدزن بەڵکو دروست خەرجی ئەکەن نەدزین داستانێکە دروست خەرجکردنی داستانێکی ترە پس تۆ هیچ ڕێگە حەلێکە نییە تۆ یەک بژاردن یا بەسە بەرە مردم هەر ئەمەسە گەرەکتە نییە هەر ئەمەسە مەی لە خۆمانە پارەی گومڕوکاتە پارەی زەریبەس پارەی مڵک و زەمینە وا ئێمە بە شارەکسازی و مۆڵسازی خەریکین پارەی بەڵقی دروزەکەین وە پارەی نەوتە بە ناوی بوجە هەر ئەمەسە دەی ئەمە ڕیفۆرمی تیا ناکری تۆش حازم نییە بنیادەن بەجێ بێڵی بڕۆی سیستەمەکەی تۆیش هەر لە بەغاوە مەجالە ئەم دزیکردن و سەقەتکردن و خەسارکردنە ئەم مڵکە گشتیتە پێدات دەی ئیستا سوال ئەمەسە تۆ گەرەکتە چی ڕیفۆرم بکەی کە خەڵک داوات لێ ئەکا خەڵک داوای سەعاتی کاری کەمتر ئەکا خەڵک داوای پارەی هۆلیدەی ئەکا ئۆتڵە چوون و سەفەرکردن خەڵک دارای مەعاشی زیاتر ئەکا مەسەڵەن ئێژێ ملیۆنێ بەس نییە بیکە بە 4 ملیۆن لەکوێ خەڵک داوای ئەمانەکە خەڵک داوا ئەکا ئێژێ مەعاش نادەن مەعاش بدەن خەڵک تاقەتی نەماوە یعنی چی خەڵک تاقەتی نەماوە لە سیستەمت لە سیستەمێک وا خەریکە ئەو نابود ئەکا ئەو ناگەشێنێتەوە نابودی ئەکا کورە کاکە هێشتا بەحسی سەعاتی کار نات کەسە وڵاتە ئێمە هێشتا مەعمەلمان نییە ئێمە هێشتا خۆراکی خۆمان بەرهەمی ناهێنین کە زەمینیشمان هەست ئێمە هیچێک بەرهەم ناهێنین بەڵکو ئێمە ئینسانی زیادە ئینسانی هیچ و پوچ ئێشێ بەرهەم بهێنین بۆ ئەوروپا بزانە تۆ گەرەکتە ئەزانی چی بکەی کە زەمانێ لە ئەمریکا گەرەکیان بوو کۆیلەتی لە بین بوون ئیستا لە قانون ئەساسی ئەمریکا لە یەک جێگە کۆیلەتی ماوە ئەویش ئەگەر هەڵە نەبن بەندی 11 یا 14 کە ئێژێ سیستەمی بەردەداری ملغا بووگە ئیلا لە زیندانەکانە ئێستا لە زیندانەکانی ئەمریکا کۆیلەتی وەکو ئەوەی جاران هەر هەیە بەڵام کەسانێک هاتن ئەیانوت کاکە کۆیلە ئەبێ پارەی زۆری بوێت ئەرباب دەبێ نانی چاکتری پێبا کۆیلە ئەبێ ژن و مناڵەکەی بەلای خۆیەوە بێت کابرایەکی تر ئەیدا لە کەلێ و هەتی هۆش و واوە خۆتۆ بەحس ئەمە نییە کۆیلە پارەی فری بوێ بڕوا خەرجیکە بەحس ئەمە نییە کۆیلە ژن و مناڵەکەی بەلایەوە بێت بەحس ئەمەسە ئینسانێکی تر ناتوانێت ئینسانێکی تر کۆیلەکە و ئینسان ئەبێت اختیاری ژیانی خۆی لە دەستی خۆیان بێت و کەس کۆنتڕۆڵی نەکە بەحسی مەردەمە کورد ئەمە نییە کە ساعەتێ کاری گەرەکە یا کەمتری گەرەکە بەحسی کورد ئەمەسە بۆ ئەم گشتە مڵکی گشتی کوردە خەسار ئەکرێت وە کورد ناهومێتتر بێدەسەڵاتتر هەڵشکیاکتر داڕزیاکتر و بیهێواترە لە هەمیشە بۆ ئالتەرناتیڤی ئەمەی تۆ چییە سەر لە نوێ شۆڕش کوردایەتی ئەکەن و
بە فڕموڵێکی تری کوردایەتی ئێنۆ ئێوە هیچ ڕێگەیەکتان نەهێشتگە ئیلا ئەوەی کە بگیرێن محاکمە بکرێن و ئیعدام بکرێن. پس دەرگای ریفۆرم داخریاگە هیچ ریفۆرمە ناکرێت، چون مەسئلەکە ئەمەسە ئێوە هەرچی ڕێگەی داهاتە لە بەینتان بردگە و ڕێگەی داهاتتان کردگە بە گومڕوکات سەرانەگرتن و فرۆشتنە نەوت و ژێرخانەکان ئەم سەرزەمینە تا لە دەستی خەڵکی دووروێت هەر هەمووی خڕبێتۆ بێتە بنە دەستە تۆ و تۆ بە مەیلە خۆت بە فێڕۆی بدەی. لە ژێرە ناوە چی؟ لە ژێرە ناوە تێگەیشتن و لە ژێرە ناوە حکوومەت بوونە. تۆ خەریکی ئەم کارەکەی. تۆ لە هیچ کوێیەک ناتوانیت ئەم جۆرە لە سیستم تەحمیل کەی بەسەر مردمە. پس با ئێمە بینەوە سەری تۆ خەریکی چیت؟ دز و گەندەڵ یعنی چی؟ و تۆ ئایا چۆن ریفۆرم ئەەکەی لەم دزی و گەندەڵیە؟ تۆ مەجالی ریفۆرم یان گۆڕانت نییە بە هیچ شێوەیەک، چون تۆ ئەمە سیستەمەکەت تۆی بەرهەم هاوردگە و تۆ مەئمور کریاگی ئەم کارە بکەی. کورد لەگرا بەری پێئەگرێ، کورد لەگرا بەری پێئەگرێ و ناهێڵێ تۆ ئەو کارە بکەی. ئەمە بەردی بناغەی یەکەم کە ڕاپەڕین ئەخاتە سەدری ئەم داستانە. 6 ملیۆن خەڵک لە کوردەواری داگیرکریا گەلای کۆرپۆریشن نووسینگەیە عێراقی بەری کریاگە لە ژیانە ئینسانی، بەری کریاگە لە خەونەکان و ڕۆیاکانی، بەری کریاگە لە داهاتوو، بەری کریاگە لە قەرار و ئستقرار و دائیمەن دڵڕاوکەی نابودبوون و لە بینچوونی هەست لە گەمارەی دوژمنە، لە گەمارۆی ئێوە، لە گەمارۆی بچێتی و ڕسواییە، لە گەمارۆی بێکەڵکی و هیچ و پوچیە. ئەم قەیرانە ناتوانێ وا بڕواتە بەرەو ئەتەقێتەوە. تئۆری گەرەک بوو، تئۆریەکەی بەلای ئێمەیە. ئەوە جوانە مێتۆدیکە کەس کە من وتم سوحا کە گەرەکتە بێتە ناوی تەلەڤیزیۆن بە خۆت و بە ئەولواحی لوسکەتۆ، بە خۆت و بە عەلی گاپیری ژنانی تۆ، بە خۆت و بە مەسعودە لوسکەی قەزەم تۆ، بە خۆت و بە پاڤڵ و بە لاهور تۆ. وەختێ تێنە ناوە تەلەڤیزیۆن ئێژن ریفۆرم ئەکەن. لە چی ریفۆرم ئەکەن؟ ئەگەر تەنیا ڕێگە ڕاپەڕین نییە بەرامبەر بە ئێوە، گرتنتان، محاکمەکردنتان بە جورمە خیانەت و دانانە پیلانە سیستەماتیک بۆ لە بین بردنە ئینسانە کوردی و جەهانە کوردی. ئەگەر ئەمە نییە دەبێ بێن بە وازحی قسە بکەن، چون خەڵک لەمە و بەدووە بە هاتنە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ تئۆریە ئینقلابی خۆی هەست لە بەرامبەرە چەلەحانی و درۆکردن و ماستاوکردن و خەڵک سەغڵەتکردن و خۆڵ ئەچاو خەڵکی کردن لە ژێرە ناوە قسەی مسەقەفانە و تڕەهاتی سیاسی ئەکێشێ بەناو دەمتانە و لە ساحەیە ئاشکارە سیاسی ئێوە دەعوەت بە مبارزەی ڕوودەڕوو ئەکا لە هەموو کاناڵە تەلەڤیزیۆنەکان، لە هەموو دادگاکانە مردمی، لە وجدانە تاک بە تاکە ئینسانە کوردی و هەر ئینسانێکی ئازاد لەم دنیا. ئەمە نوکتەی ئەوڵ و ئەمما نوکتەی دووەم کە ئێوە کێن و ئێوە بۆ هاوریاگن و بۆ کورد
کورد ئەو پۆتەنسیەڵەیە کە ئێوەیان هەناردگە نابوودی بکەن وەگەرنە کورد ئەربابە گەورەکەتان نظام سوڵتە نابوو دەکا. بۆ ئەم ئتفاقە لای ئێمە ئەکەفێ، بۆ کردنەوەی ئێمە پێویستیمان هەست بەوەی کە خەڵک تێبگات ئەم دنیا چۆنە، کێ نەغدی کردگەسەوە، پۆتەنسیەڵەکە وا لەکوێوە چه ئتفاقی کەوتگە. سەرەتا من وتم تەنیا نەغدێک کە لە دنیای سەرمایەداری کریاگە مارکس کردگێسی و مارکس مهمترین نەغدی بنەڕەتی لە سەرمایەداری تا ئەم دەقیقە کردگە، تا ئەم دەقیقە، و هیچ مەکتەبێکی تر نەیتوانی گەم نەغدە بکە کە مارکس کردگێسی. بەڵام هامان ئەندێشەی مارکس وا من لە سەرەتاوە وتم زۆر سەریحتر لە یەهودیەت، مەسیحیەت و ئیسلام بە هەموو قوشبنێکی دنیا گەڕیا. دوای مەرگە مارکسیزم بۆ خواردن و قوتکردنە سەرزەمینەکانی تر بەکارهێنریا. پرسیاری یەکەم ئەمەسە، بۆ مارکس کابرایەکی یەهودی و کوڕە کابرایەکی کارمەندە و تازە بووگە بە مەسیحی، فەلسەفە ئەخوێنێ لە دانشگای ئاڵمانە و بەخۆی ئەو ئیجازە ئەدات بیر لەوە بکاتەوە کە ڕەهبەریەتە جەهان ئەکا بۆ وەدەستگرتنە و حکوومەتێکی گەورەی جیهانی. بۆ مارکس خۆی لەو حەدە ئەبینێت. ئایا مارکس 200 ساڵە پێشتر لەدایک بووایە، بەجێی 1680 لەدایک بووایە، مارکس وها ئیدعایەکیە کرد ئەیتوانی بیکە؟ ئەمە سوالێکی مهمە. دوو، بۆ مارکس حەز ئەکا بە سەرمایەداری و پێیان ئێژێت ڕاپەڕیوانی شۆڕشگێڕانی بورژوازی. بۆ ئەوانە مەتحەکە. بۆ مارکس دەست ئەگرێ بە کارگەر و تەبەقەی پڕۆلەتەر بە لاتین یعنی بێهەمە چیز، یعنی هیچێکی نییە، کەسێ وا هیچێکی نییە بێجگە لە ئەندامی زاوزی، هیچ کەرەستەیەکی بەرهەم هاوردن و نان خواردن و سروەت دروستکردنی نییە ئیلا عەزەڵاتی نەوێت و ئیلا ئەندامی زاوزەی نەوێت کە ئینسانێکی تر وەکو خۆی فڕەباتە دەرەوە. ئەڵبەت تەبعەن مارکس لە کارەکانە ڕیکاردۆ ئادام سمیت زۆر کەڵکی وەرگرتووە و تێئۆریەکانی ئەوانی هەڵگەڕاندووەتەوە. بۆ لەبەر خاتری ئەوەی کە ئەو چمکەی وا پێی ئەڵێن ئەوروپا لە 1000 ساڵ تەمەنە خۆیە، 1000 ساڵ تەمەنی ئەوروپایە، ئەویش ئەوروپایەکی واحد کە لە ژێری نەزمی مەسیحیەتە. وەختی ئاخرین عەشیرەکانی وایکینگ و ئیسلاڤ بوون بە مەسیحی، چمکی ئەوروپای مەسیحی لەدایک بوو کە تۆ ئێژی ئەوروپا یەکدەست دنیای مەسیحیەت تێتە پێشچاوت. دنیای مەسیحیەت خەڵکێکی لە ئینقیادی کۆیلەیەتی دروست ئەکا کە بەرەبەرە لە قەڕنی 10 و 9 سیستەمێک بە ناوی سیستەمی فێئۆدالی یان ڕەعیەت دروست ئەوێت و ئەمانە ئەبن بە ڕەعیەت سێرڤنت یان پێزنت. ئەمە یعنی چی؟ ئەمە یعنی ئەمەی کە کابرا جەدەن دەرجەد نەوە لە دوای نەوە ڕەعیەتە، قەت ناتوانێت کڵاسە خۆی بگۆڕێت. ڕەعیەتزا
قەت ناتوانێت ببێت بە ئەشرافزا و عیدەیەکی کەم ئەشرافزان ئەم سیستەمە قەتیس ئەمێنێت ئەشرافزا هەر ئەشرافزاز کوڕە دووکە ڕیچمۆند هەر کوڕە دووکە ڕیچمۆندە کوڕە نۆکەرێک هەر کوڕە نۆکەرە ئەم قەتیس ماویە بۆ ماوەی 1000 ساڵ ئەمێنێتەوە کابرای نۆکەر قەت دڵی پێ نییە لە حەدی خۆی نابینێ لە نۆکەری دەربێت چون خۆی گرتووە بە نۆکەری وەکو زۆر کەس لەم خەڵکی ئێمە وا دزیەکە چەتەیی ئەکا مەشروب ئەخواژنی خەڵکی داگیرەکە نوێژیشەکە چون خۆی گرتووە بە نوێشکردن کوردواتەنی خویە گرتی وە شیری مەرگ بیوا لە بیری ئەمانە وە شیری ڕعیەت لە دایکەون بۆیە یەکەم جار ئەمە سەرمایەداریە کە بە پوڵ و بە ئیمکانات و بەرهەمی جەدیدێک کە هەسی و بە نفوزێکە لە ناو دەسەڵاتە ئەیکات هاوکات لە ژێر و بۆ خۆی هێزی مزور بەرهەم ئەهێنێت لەسەرەوە بە قانون و بە یاسا و بە کەرەستەکان ئەی خونجنێت یعنی چی ئەکا؟ یعنی بورژوازی بە شەق کاورای ڕعیەت وا دڵ لە زەمینەکەی ناکەنێ بە شەق لەسەر زەمینەکەی هەڵیەگرێت کە مارکس پێ ئێژێ بێڕەحمانە کە لەوانەیە هەزاران نەفەر لە برسێتیا بمرن هەزاران نەفەر کاول و نابوود بوون ملیۆنها نەفەر بە لەدەستدان شێوەیە بەرهەم هاوردنیان نابوود بوون بەڵام یەک ئتفاقە کەفێ ئەم خەڵکە وا خۆی گرت و حەزیە کرد بە جێگەکەی خۆی مارکس پێ ئێژێ بەلاحەتە دەهاتی حماقەتە دەهاتی وا کابرا حەزەکە بەم جێگەی واتیان نایەوێ بشێوێ وە شەق سەرمایەداری پێ ئەشێوێنێت مەجبوریەکە ڕێگەیەکی ئەمەسە وەختی بەرهەمی فرە ئەهێنێت کابرایەوە دوکانێکی چکۆلەی هەز بەرهەمی کەمەهێنێت لە خۆیەوە هەڵەشکێت مەجبورە بێت ببێ بە پرۆلەتەر هەموو شتێک لە دەسەدا مەجبورە بکەوێتە فرۆشتنی هێزی خۆی ئەمە شێوەیەکی ئەوەسە یاسا تەسویب ئەکا وە زەمین ئەکات بە کالا و زەمین قیمەتە خاتە سەری ئیتر کابرایەکی جوتیار ناتوانێت بڕوا زەمین داگیرکە و ناشتوانێ بیکڕێت چون قیمەتی فرەس کابرا 50 ساڵ ئێشە کرێکاری بکات تا دۆنمی زەمین سکڕێت ناتوانێت بکڕێت بە شەق بە قەوانینە مالکیەتە زەمین لەسەر زەمین هەڵیانەکەن هەمتر ناکرێت ئەگەر ناکرێت تووشی شەڕیانەکەن بۆ یەکیان بۆ هەڵەسێنن ناپلئۆن بۆ ناپارتیان بۆ هەڵەسێنن ناپلئۆن بۆ ناپارت بە شەق ئەکەوێتە گیانیان ئەم مناسباتیان لێ بشێوێ بەڵام تۆ ئەوێنی لە رووسیە ڕعیەتەکانی رووسیە بە پیری ناپلئۆن بناپارت وەکو ڕزگارکەرێک ناڕۆن بەڵکو لەگەڵ یا شەڕی پارتیزانی ئەکەن تا شکست بە ناپلئۆن بناپارت تێرن ناپلئۆن بناپارت دەسی ڕاستی سەرمایەداریە مارکس لەگدا ئێژێ ئەگەر شەقی بورژوازی نەوایە ئەم کۆیلەیەتیە هەتاییە لە سیستەمە فێئۆدالیە هەر ئەماوە و ئەم ڕعیەتە تێ هەڵدریاگە لە جێگەی خۆی تەکانی نەیەخوارد ئیستە کە بە جەبری بەرهەمهێنانەوە بە جەبری سەرمایە بە جەبری کەرەسە بە جەبری هێز بە شەقی یاسا لە ژێری ناوی ئەندێشەی لیبراڵیە چون تۆ یە سەرمایەداریەکت هەست کە ئەم سەرمایەداریە مالکیەتی هەست ئیستە گەرە کێسی ئەم مالکیەتی خۆیە بواتە ناوە شتێ بە ناوی یاسا تا ئەم یاسا بیپارێزێنە هەرکەس مەیلی بێت پارەکەی بووە و مڵکەکەی بووە شتێک دروزەکە بە ناوە ئینقلاباتە لیبراڵی
تا ئەگرا مارکس پیانی ژێباری کەڵڵا دەستخۆش کارە خاسێکتان کرد بۆ لەبەرەوەی ئەم توخمە ڕەعیەتە ئوروپاییانە بە حیچێتەکانیان نەخوارد بە شەق بورژواکان تەکانیان خوارد. ئێستا بورژواکان تەبیعەتەن بۆ خونجاندنە دەسەڵاتە خۆی بۆ ئەوەی کە ئەم خەڵکە ڕەعیەتەیش بێرن لەگەڵ خۆیانە و بیان وەنە ناو خیابانەکان و پیان دەنوە کوشت وەکو چۆن عەلی خامنە ئیگەرە کێسی جێگە نشین بۆ خۆی دابنێ خەڵک تێرێتە دەرەوە ئێژێ تمەن ڕۆخاوە بێنە دەرەوە و مزاهرەکەن ئەلیان ئەکوژێت تا بێژێ ئینقلاب ئەکرێ وەکو چۆن ساڵی 57 ئامریکا گەرەکی بوو خومینی بێرێ خەڵکی وە شەقە هەوردە ناو خیابان و پارە و لەژێرە ناو خومینی ئەی هاوردنە خیابان تا تۆ بێژی ئینقلاب کریاگە ئەمانی شوایە نەکرد هاتن تئۆریان دانیا لەژێرە ناو تئۆریە لیبراڵی ئینقلاب بۆ حکوومەتە قانون تەرحێ شعارە بەرادەری و بەرابەری و ئازادی هاوردنە مەفاهیمێ وەکو حقوق ئینسان تەواو ئینسانەکان بەرابەرن هەرچی ئینسانە ئازاد بە دنیاتێ بۆ چون کابرا گەرەکی بوو ڕەعیەتی و ڕەعیەت جوتیار لەبین بووە ئازادی ئازاد بۆ کوێ وەکو ئەو کاتێک کە 1861 ئەلکساندرە دووەم وتی ڕەعیەتەکان ڕووسیا ئازادن دێخۆ نەیوت ڕەعیەتەکان ڕووسیا لەگەڵ زەمینەکانیانە ئازادن وتی کاورا وا نۆکەرێ و ڕەعیەتە کاورای مالکە ئیتر ڕەعیەتی ناکا دێ باشە ڕەعیەتی ناکا خۆ زەمینەکە هەنە مالکە کەس ئەچی بکە وەکو ئەو کاتەی وتیان کۆی بەردەداری لە ئەمریکان نەما کابرای بەردەدار بە بەردەکەی وتی بڕۆخوا عەفیزی بێ بۆ کێ بڕوا نەماڵی هەز نە زەمینی هەز نە پوڵی هەز حەجکی بۆ کێ بڕوا لەگرا هێزم زورە خۆفرۆش بەرهەم ئەهێنرێت و حاکمیەتێک کە خوا دابووی بە حکوومەت ئێستا ئێشێ لە ژێرە قانون وێ و ئەم تەوەهمە ئەدەن ئێژن کە خەڵک ئێشێ بڕیار بدات بۆیە مەشروعیەت لە خەڵکەگرێ مارکس لەگرا دروست تەشخیسەدا مارکس لەگرا ئێژێ مادام بورژوازی وا خۆی حاکم کردگە خۆی ئەوە سێت و بە مەردم منیش باشترە بەهۆیە ئەم مەردمە دەسەڵات دروستکەم بۆیە مارکس بیر لێ کات و چۆن ئەم مەردمە حرەکەت بەم چۆن ئەم مەردمە ئەبێ بە کەرەستەی دەسەڵات لە پڕۆلەتربوونا ئەبێت و مارکس ئەمە کەشفەکە مارکس دانەیە نابغە وا سەودای ڕەهبەری بە جەهانی هەست فرسەت ئامادە ئەبینێت کە ئەم هێزەوە ئازاد کریاگە ئیستا ئەویش بێت لە ڕاستای دەسەڵاتە بەکاریان بێنێ نەبە تەنها بۆ خۆی بۆ ئەوانیش بۆیە مارکس ئێژێ مێژووی دنیا مێژووی شەڕە نێوانە چینەکانە ئەمە غەڵەتە لەبەرەوەی ئێمەگەرێکی تفکاتە ناوی دەمیان بۆ خاترەوەی مهەیایان کات هەڵەیە مارکس لەکوێ بوو هەڵەیە مارکس لەوە بوو کنەی ئەزانی مردمێک وا تەمامە عمری جەدەن دەرجەت ڕەعیەتوگە خۆی گرکە بە ڕەعیەتی گەورەی نازانێت پس فۆرمۆڵە مارکس چی بوو فۆرمۆڵە مارکس ئەمە بوو ئیدەیە ئینسان کۆی لە کراو بە درێژایی مێژوویەک بە ناوی فەئۆدالیزم خوگرتگ و دەقگرتگە لە ناوە فۆرمە کۆمەڵایەتی خۆی ئێشێ بە شەق لەو تەعەلوقەی کۆیلایەتی بیبڕیت بیخیتە ناوی ژیانێکی سەختتر وا بێهەمە چیز ئەکرێ تا لەم بێهەمە چیزیە کە فرسەت و دەرفەت پەیدا بووگە لە ژێرە ناو مەردمە کۆیان کەیتۆ و هێزە گشتیان لێ دروستکەی ئەم جارە تۆیش ورودکەی وەگەخەیان بگری و لە ژێرە ناوە سەقافەت ئینسان بوون بە کۆی ئەم خەڵکە بێ هەمە چیزە دەسەڵاتە سیاسی دروستکەی تا بەچی ئەگەن تا تەمام ئەم خەڵکە بە سەروەری ئەگەن جا ئێستا بابێنەوە کوردەوار فۆرموڵەکە لای ئێمە بەرعەکسە ئێمە میلەتێ بووگین کوردانێ بووگین بە درێژایی مێژوو سەروەر بووگین بۆیە لای ئێمە دلێری شەهامەت شای شیرین بەشەر شای بەرزەمن شای ساحێ و سەفەت
گشت کەسێک حەزی پێکردگە بوێت شاوی مەردان شا پیاک شا کوڕ شاژن ئێمە سەروەری ئەناسین تاک بە تاکی ئێمە سەروەر بووگە بزان ئارمان و یوتوپیای مارکس ئەوەسە وا لە خەڵکێکی کۆمەڵی خوگرتک بە کۆیلایەتی لە فۆرموڵێک کە سەرمایەداری بزانە مارکس وەختێژێ سەرمایەداری باوکسالاری لە بین برد هەڵسوکەوتی کۆنی لە بین برد ئەمانە بۆ ستایشیانەکە لەبەر ئەوەی هێزێک دروست ئەکات کە ئەم هێزە ئیمکانی هەست بیکەیت بە مردمێک کە حەز بە سەروەری بکات لە چەپەڕی و بۆگەنی و ڕشکنی و برسێتی و تێهەڵدریاگی و خوێڕیبوون دەریبێریت تا لە ئەوج و لە پلەی ئاخرە و لە ئارمانە لە کۆمۆنیزمە ئەم ئینسانە بە سەروەری بگا و گشت کەسێ سەروەروێ دەی ئەمەی کە ئەو ئێژێتی سەرزەمینە کوردەوار و کۆمەڵگای کوردی واسە هەر لە ئیبتداوە واسە یعنی وا لە ئارمانەکەی مارکسە گشتی سەروەرە گشتی بۆ خۆی ڕابەرە مالکیەتە گشتیە زەمین نرخی نییە زەمین کالانیە کەسێک نایە بیسێنێ و بیفرۆشێ سیکلەکە لای ئێمە بەرعەکسەکرێتەوە ئێمە سەروەران بە پلان و خۆتە بە هاوردنە تەکیە و خانەقا بە هاوردنە مەلاکینێک کە کشتە تجاری ئەکەن یان مەنابە مەوەلدە بۆ بازار تۆلی دەکەن وەکو پاشاکان سەڵتەنەکان دەولەکان ئەوانەی کە یەکەم جار بناغەی بەردە شارەکان دروستەکەن وەکو سلێمانی وەکو برایم پاشای سلێمانی وەکو عاسفەکانە سنە وەکو بنەمای ئەم شارانە دروست ئەکەن کە بازار جیهانی دروستکەن لە سەرزەمینی ئێمە یەکەم دەستپێکەکانی بازارسازی لە سەرزەمینی ئێمە دەستپێکە هاوردن سیستەمە تەریقەتی یەک اتفاق لە سەرزەمینی ئێمەخە ئەوڵەن بارەگاکانە دانا گۆڕان دانایان کورد گۆڕان یعنی گۆ ئەڕانێتی دانایان کورد کە تۆ بڵێ حکوومەت هەک ئەکرێتە تەکیە و خانەقا لەم تەکیە و خانەقا چه اتفاقێکەکەوێ بۆ ئەووەڵین بار خانەقا زەمین داگیرەکە تەکیە زەمین داگیرەکە لێو دووە لە ژێرە ناوە قەوانینە ئیسلامیە بە ناوە زەمینە وەقفی ناوی ئەوەن تا زەمین بێتەوە کالایی لامان کاتەکارێکی تریشەکە کارە وەقفی دروزەکە کارە نەزری دروزەکە بێگاری بەهرەکەشی لە ژێرە ناوە ئیلاهیات و ئیلاهیە بە خەڵکە کورد ئەدا هەر ئەمانەی کە ئەبن بە پێڕەوانە تەریقەتەکان لێو دووە ئەبن بە ڕەعیەتی تازە ئاغاکان و سیستەمە جودۆ کریستیانێتی دروستی کردگن کە چی بکەن کە مەنابعی مەوەلدە بۆ بازار دروستکەن بۆ ئەوڵین بار ئەمانە کشتە تجاریەکەن ئەمانەنە چای تەماکۆ و تریاک لە سەرزەمینە ئێمە ئەکاڵن تا ئەم مەقتەعە هاتین جا ئیستە ئەلەگرا مارکسیزم تێرنە سەرزەمینە ئێمە چۆن مشتێ سەروەر بکەینە بێ هەمە چیز دێخۆسیکلەکە بەرعەکسە مارکس ئێزێ مشتێک قەتیسماگی کۆیلە ئەبن بە بێ هەمە چیز بێ هەمە چیزەکانەکە ئەبێ بکەی بە سەروەر لای ئێمە سیکلەکە بەرعەکسە مشتێ سەروەر ئێشێ بکەی بە بێ هەمە چیز لێو دوابیان کەیتەوە هیچ چوو پوچ چۆن ئەمە اتفاقە کەفت 300 ساڵ پرۆژە است یەکێک لەو پرۆژانە حیزبانن یەکێک لەم ئەوڵەن ئێمەیان چکۆلە کردو دوو ناسیۆنالیزمیان بۆ ئێمە هاورد سێوتیان ناسیۆنالیزمەکە زوانیە بەشی کوردەکەیان لە ئێمە خڕۆ کردەوە لەبەرەوەی هەموو تەنیشتی دەریاکانیان لێمان گرتو ئوروپایەکان لە دەریاوە ئاهاتن ئەسەمۆڵیان لێمان گرت جنوبیان لێمان گرت ئەو دەریاوە کریا بە دەری خەلیجە فارس لەوێ بەرەبرە شوریان کرد بە شارسازی سیستەمسازی شارسازی سیستەمسازی دەی تۆ ئەم خەڵکە وا دەست هەڵ ناگرێت لە شێوەی ژیانە سەروەرانەی خۆی ناوێت بە بێ هەمە چیزی هیچ و پوچ
چۆن واداری ئەەکەی وای پێبێت بە دروستکردنی شەڕ مارکس ئێژێت بورژوازی وە شەق ڕعیەتی هەڵساند شەڕیان خستە ماڵە کورد تۆ لە خۆت سوال کە تەمامی ئەم حیزبانە ئەم شکستانە ئەم شەڕانەی وا پڕ لە شکستە بۆ ئیکەن ئللا ئەوەی کە ماڵی کورد وێرانەکەن هەموو لادەکانی کورد ئەشێوێنن خەڵک کۆچ ئەدەن خەڵک ڕۆتە ناوی مەعسکەرەکان هەڵەبجە بەسەر تاتێرن تا تۆ دەست لە خوی خۆت هەڵگری تا تۆ بووی تۆ بێهەمەچیز عادەتکەی بە بایعی گرتن خۆت بەرهەم نەهێنیت کە چیت لێ دروست بوێت کە خۆفرۆشە لێ دروست بوێت لەش فرۆشن ئەنفانە بۆ پێکەن لەبەر ئەوەی کە 4-5 لادێ وێرانکەن بوو تۆقێنن تۆ دەست لە خوی خۆت هەڵگریت بە بیانووی کێ بە بیانووی پارتی وێکێتی تۆ ئیسە ئەفامیت بۆ پارتی وێکێتی ئەم گشتە شەڕە ئەکەن سەرنجامی نییە هەر شەڕەکەن هەر ئاشبەتاڵ هەر شەڕەکەن هەر مفاوزات هەر شەڕەکەن هەر مفاوزات بۆ ئەم شەڕە چییە ئەم مشک و پشی لە بازیە تۆ چۆن مشتێ سەروەر وادار ئەەکەی دەست لە سەروەری هەڵگرێ بەوەی کە شەڕ بوویتە ماڵیان هەروواکە لە ئوروپاییکەن بە ڕعیەتەکان وەلێ ئێمە وامان پێئێژن کە ئێمە ڕعیەت بووگین ئەم سەرمایەداریە فرە خاسە هەڵمانی خاس کرد نەنەوانیە ئێمە سەروەر بووگین بێ هەمە چیز کریاگین بۆیە تۆ ئەوێنیت جەهانە کوردی بە پێچەوانی تەواو دنیاست تۆ لە جەهانە کوردیە ئێشتا کە ئێشتایە حاکمیەتە دەوڵەتە ئێرانی ناتوانێت هەموو شتێک بە خەڵکی ئێمە تەحمیلکە بەس لەبارە سیاسی و سەرکوبی کردوون بەڵام ناتوانێت خۆیان بگۆڕێ ناتوانێت تەحمیلی کابێژە هەمووتان دەبێ بڕۆنە ماڵەوە ناتوانێت مەجبوریان کە هەموو زەریبە بن کەس حازر نییە زەریبە بە حاکمیت بە هەمووی لە ژێری دەرەچێ بۆ لەبەرەوەی ئەم خەڵکی ئێمە عادەتی بە کۆیلەیەتی نەکردگە کێ دەبێت دائیمەن ئێمە لە سەروەری بخا بچووکمان کاتۆ تا ئێمە حەپەلوش بکرین بە یەهودیەت و مەسیحیەت ئەم ئەحزابە حکوومەت و دەوڵەتە ئێران دەوڵەتە عێراق دەوڵەتە تورکیە ڕوونابیر و ئەوانەی کە کەرەستەی دەسی ئەمانەنە کە بە خواردنە سەرڕێژە پارەی ئێمە بچووکۆ ئەکەنەوە ئەحمەقمانەکەن نادانمان ئەکەن خوێڕێتی ئەخەنە لەشمانەوە هەستی گەورەیەتی و دلێری و مەردانگی لە ئێمە کوژن کورد تەنیا میلەتێک کە تۆ تەلەفۆنی بۆ بکە بێژە کاکە 2000 پاونم پێ بە ئێژێ زۆر سپاسە دەکەم بە پیاوت زانیوم داوای پارە لە من ئەکەی و بە پیاوت زانیوم بەس کورد واماوە لەم دنیا کابرای ئینگلیز لە براکەی خۆی ئەگەر 500 پاونی پێبا داوای سووی لێەکە ئەمە خۆی کوردیە خۆی کوردی ئەمانە لە ژێری ناوی بازاڕ و سیستەمە بازار گەرەکیانە ئینسانی هیچ و پوچی کورد دروستکەن کاکە ئێمە مارکس وەختێژێ ڕعیەتیان دەرها و ڕعیەتیان فرەدا کارخانە بووە پرۆڕەتەر ئێمە خۆفرە نەدریایەنە کارخانە کاکە ئێمە بێ هەمە چیز کریاگین مالکێتە سەرزەمینیان لێمان سەرگەس و ڕۆحی گەورەیان لێمان سەرگەس و مشتێ قەرەچی هندی یەهودیان هاورگەیژن ئەمانە هەر ساحیبی دەوڵەت وگن ئەمان هەر ئەرباب وگن کابرا بە حەج شێوێ حازر نییە دەسی لەسەر هەڵگری مشتێ بنە جوولەکەیان لە ژێری ناوی تەرکیەوخانەقە هاورگە بووگن بە حیزب بنەماڵەی بارزانی بنەماڵەی مەسعود مسەفا و بنەماڵەی جەلالە شێح حسامەدینیان هاورگەیژن ئەمانە بووگن و حیزب بعدەمانە کوردایەتیەکەن بعد تماشاکەی هەرچی ڕۆژەمانە کورد سەخیفەکەن کورد ئێشێ سەخیف بوێت تا دەستەمەوە بوێت تا تۆ بتوانی بیچەوسێنی تۆ تا تۆ بتوانی واداری بە لەشفرۆشیکەی مارکس ئێژێت بورژوازی هەموو ڕەوابەتی مقدس و دلێری و ئەفسانەکانی لە یەکشکان یەکشتی هاورد حتا نێوانە خۆشەویستی بنەماڵەی لە یەکشکان و یەکشتی هاورد
رابطەی بازرگانی کردنە منفعەت و پەیوەندی پارەی. حکوومەتە هەرێم بە هەموو قودرەتی ویستی ئەمە بێرێتە ناوی کورد. تا ئامادە تا قۆناغ وەت قۆناغ ورتر هاڕیاکتر و بچووکترمان بکاتەوە. ئێستا ئەمانەی حکوومەتە هەرێم و سەرکردەکان ئەزانن تۆ ڕۆڵت ئەمەسە ئێمە هیچ و پوچ بکەی. سیاسەتەکە تەرەوەسە سیستەمێ وا دانیاگە ئەن باشتە ئێمە سوورپلاسە ئێمە خەسار ئەەکەی و نابودیەکەی بۆ خاتری ئەوسە ئێمە بکەیت تۆ هیچ و پوچ. تۆ خەساری ئەەکەی، ئەو نییە بیدزی فەقەت بیخۆی، خەساری ئەەکەی. ئەم خەسارکردنەی تۆ ئەنقەسە، چون تۆ قەرارە نەک ئێمە بێ هەمە چیز کریاگین هیچ و پوچیشمانکەی. مەئموریەتە ئەوەسە وەختێژی ئامریکا وا لە پشتە ڕازەکەی ئامریکا داتینیاگە لەگەڵ ئێرانە بەچە ئامریکا تۆ قەرارە مەردمە کورد هیچ و پوچکەی. بۆیە خەڵکە کورد بەرەو پێگری ئەگەر وانە دەبێت لە دیبەی تێکا سابتی کە وانیەوە تۆ ناگەرەکە کورد هیچ و پوچکەی. تا ئێمە تەمامە سیاسەتەکانە کە لە چوارچێوەی هیچ و پوچکردنە کووردە بێ هەمە چیزە کردگە ئیستا گەرەکتە هیچ و پوچیشیکەی. بێ کەڵک بێ سوود خۆی تفکا لە خۆی. ئەها کاورای کورد تا ئەگرای گەیگە هاوارەکە چون هەست بە هیچ و پوچیەکە بێ هەمە چیزە دەسەڵاتی نییە. هەرچەخوا بۆ وای پێهاتکە کێ وای پێەکە؟ تۆ وای پێەکەی. بۆیە ئەو مەتنی ئاخێزە و ئەو ئاخێزنامەی کوردانە حکم مەرگ ئێوە و ئەربابە ئێوەس. مارکس لە یەک شتا هەڵەی کرد کۆی لەزا بە حیاتی سەروەری و تامە سەروەری نازانێت. ئینسانێ لە قەفەس لە دایک بووێت، حیوانێک لە قەفەس لە دایک بووێت لەزەتی فڕین نازانێت. بەڵام تۆ تەیرە کێویە بگرە دەستەمۆی کە بیخەرە ناوە قەفەس لەسەر بەردێکا دوای ماوەیە بەری دەیا دەرفەتە دەرگای قەفەسەکەی بۆ بکەر و ئەفڕێ ئەو لەزەتە فڕین ئەزانێەوە ئەڕوا. ئینسان غەربی بە حیاتی ناتوانێت لە کۆیلەیەتی دەربێت. سیستەمە جەهانی کە ڕەوایەتە چیرۆکە بەس بە کورد لە بینەچێت. چون کورد تامە سەروەری چشتگە. کورد ئەزانێ دلێری چییە، شەهامەت چییە، سەروەری چییە، گەورەبوون چییە، ئەزانێ ئیسێکە حەزی پێکات. ئیسێکە وا تۆ بە بەرنامە هەموو شتێکە لە دەستی دەرهاوردگە حەزی پێکا، بەڵام یەک ئوروپایی نازانێ شەهامەت چییە، سەروەری چییە، ئەخلاق چییە، گەورەی چییە، نازانێ حەت بۆشی مهم نییە. بۆیە ئوروپایی پارەی زیاتری گەرەکە سەعاتی 8 پاونم پێ مەدەن سەعاتی 9 پاونم پێ بن بیکەی بە 9 پاون خپەکا بوت. ئەو ئەسڵەن نەیگەرەکە هەڵسوکەوتی کۆیلایەتی لە بین بووە. ئەو ئەسڵەن ئازادی ناتوانێت تەحملکە، ناتوانێت ئەربابی گەرەکە. بۆیە ئەم ڕساڵەتە بەس لەسەر شانی کووردە و کووردە کە ئەم سیستەمە جیهانیەی کە چیرۆکە ئەم چیرۆکە ئەشێوێنێت. ئەم چیرۆکە ئەشێوێنێت کە شێواندی ئەم نظامە سوڵتە ئەشێوێت و نظامە سوڵتە ئەمە ئەزانێ بۆیە وای بە ئێمە کرد. وای کرد پێمان کە هەڵ نەسینەوە بۆیە ئێمە فەقەت نەوینەوە بێ هەمە چیز بڕۆینە کارخانەکان. ئێمە دەبوایە هیچ و پوچ بکریایینە. بۆیە ئەسڵەن سەنعەت ناهاتە سەرزەمینە ئێمە، بەرهەم هاوردن نایەتە سەرزەمینە ئێمە هیچ وەخت. چون ئەبێت ژێرخانمان تاڵانکەن، تەبیعەتمان تاڵانکەن، خۆیشمان ببین بڕامی دەستەمۆی بێ هەمە چیزی هیچ و پوچ تا ئامادەی کۆیلەگرتن، کۆیلەی جنسی، کۆیلەی لەشی و کۆیلەی کاری بین. هەروە کە ئەوروپیەکان بە 1000 ساڵ کۆیلایەتی
قەت ناتوانن سەروەر بن بە 300 ساڵ تەمرینی بە کۆیلەکردنە ئێمە هێشتا ژنە ئینسانە یا جینە ئینسانە سەروەر وا لە وجودە ئێمە تەکانەخوا لە خوێڕیترین کەسێکە ئیتر تەواو هاڕیاگە هێشتا لەزەتی گەورەبوون و دلێربوون و قارەمانبوون و مەردبوون و سەروەربوون هەس فقط ئەم حەوزەی تەمەدونی ئەتوانێ نظامە سوڵتە لەبین بووە لابردن ئێوە وەزیفە و ئەرکە سەرشانە هەر ئینسانێکی کوردیە وا ئێوە بە هەر ئەدەبیاتی تێن قسە ئەکەن بە ئەدەبیاتە نێئۆلیبرالیتان بێ قسە بکەن تێ هەڵدریاگینە تا بزانم ئێوە بۆچی بەرنامەتان خەسارکردنی سوور پلاس ئەن باش لە مەردمە کووردە بۆ خەساری ئەەکەن بۆ سیستەماتیک خەساری ئەەکەن ئشی جواوتان بێ هەر ئەی دزن نایدزم خەساری ئەەکەن تۆ وەختێ ماستاوچی دروزەکەی تێ هەڵدریاک دەهۆڵژەنە هەرزان دروست ئەەکەی تێ هەڵدریاک خەریکێ سوورپلاسە مەردم هیچ ئەدزی خەساریەکەی تۆ وەختێ مامۆستای زانکۆی ماستاوچی بێسەوادی خوێڕی دروست ئەەکەی تۆ خەساری ئەەکەی تۆ خەساری ئەەکەی لە ڕاستای خەسەندنە خەڵکە کووردا تۆ سەرفی ئەەکەی لەبەر ئەوەی خەڵکی کورد بێ کولتور بێشناس بێ گەورەی و بێ کەرامەتکەی و ئەمە پیلانێکی زۆر قێزەونە زۆر جنایەتکارانەس لە جینۆسایت و لە کیمیاباران و لە بۆمبە ئەتۆم زۆر خەتەرناکترە زۆر تاوانی قورسترە لایەوە خۆش